ئازیزان و خۆشەویستانی کورسات و کورسات مەگەزین سڵاوتان لەوێت ئەم کاتتان باش بێت دڵخۆشین دووبارە لە بەرنامەیەکی دیکەی کورسات مەگەزینەوە دووبارە گەڕاینەوە لاتان وەک ئەبینن دووبارە لۆکیشنی کورسات مەگەزین لێکشوەیە لە سیتی سینەمای شاری سلێمانین بە بۆنەی ئەوەی کە ئەمڕۆ سێم ڕۆژی یەکەمین خولی فێستیڤاڵی کورتە فیلمی کوردیە و لە ئەمڕۆیە تەواوی ئەو فیلمانە دیاریەکرێن کە خەڵاتەکان ئەبەنەوە و لە هەمان کاتیشا ئەمڕۆ دە کورتە فیلم بێگومان نمایشەکرێن لەنێو ئەم فێستیڤاڵەیە و لەگەڵ ئەوەشا لە ڕۆژی یەکەما وەکو بینیمان کە لە ڕۆژی یەکەم و دۆمیشا بێگومان لێرە ئامادەیمان هەبوو لە ڕۆژی یەکەما 8 کورتە فیلم نمایشکران و لە ڕۆژی دووەمیشا کە دوێنە بوو 11 کورتە فیلم نمایشکران و تەنها ئەمڕۆ ماوەتەوە و بەشێک لە کورتە فیلمەکان نمایشکراون و پاشکەمێکی دیکە چارەنووسی تەواوی ئەو فیلمانەی کە لە پشتی منەوە کە لەم پۆسەری پشتی منەوە دیارە دەرئەکەوێت و لە کاتژمێر 6 بە دواوە دەرەکەوێت کە کامە فیلم ئەبێتە خاوەنی خەڵات بێگومان چەند خەڵاتێک دیاری کراوە بۆ ئەو فیلمانەی بۆ ئەو کورتە فیلمانەی کە بەشداریان لە نێو یەکەمین خولی فێستیڤاڵی کورتە فیلمی کوردیە کردەوە بێگومان کورسات مەگەزین میوانی تایبەتی بۆ ئامادەکردوون لە ئێرە و لە نێو فێستیڤاڵەکە میوانی یەکەمیشمان یەکێکە لەو کەسایەتیە زیرەک و لێ هاتوانەی کە دڵنیام زۆربەتان ڕۆژێک لە ڕۆژان هەرچاوتان بەخۆی کەوتووە بە کارەکانی کەوتووە میوانی یەکەمیشمان کاگڕێبەر ڕابەرە کە بە فیلمێک لە نێو ئەم بە کورتە فیلمێک لە نێو فێستیڤاڵی کورتە فیلمی کوردیا بەشداری کردو و فیلمەکەشی بە ناونیشانی چی ڕوویدا کاگڕێبەر سڵاو لەوێت ئەم کاتە و باش بێت سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس بۆیەوە سڵاو لە تۆش زۆر خۆشحاڵم هیوادارم هەموو شتێک بە باشی بڕۆ ئێمە هیوادارین کاگڕێبەر تاوەکو ئێستا فیلمەکە نمایش نەکراوە پاشکەمێکی دیکە نمایشەکرێت پێم لە هەستە چۆنەکە پاشکەمێکی دیکە خەڵکی بینەری فیلمەکەی تۆ بن تقریبا بە حکمێوی کە با بڵێن لە وڵاتانی دەرەوە لە فستیڤاڵەکانی دەرەوە کە یەکێ لەوانە فستیڤاڵی لۆڤەن هۆب ئینتەرناشنال فیلم فستیڤاڵ بوو لە ئیسپانیا لەوێ نمایشکرا بەرەو هەستانە کەوتومەتەوە خۆشە بەڵام هەر دووبارە بەڵام لە کوردستان جیاوازە بڵێت ویسمێساوە بڵێم بەڵام لە ناو شاری خۆمانە حتمما جیاوازە بە تایبەت کە بینەرەکان کوردن هەمووی کەس و دۆست و نزیکی خۆمانن هیوادارم بە دڵیان بێت جاخواخۆمە خۆشم سمەژورەوەی کە ڕیاکشنیان ببینم لەگەڵ کۆتاییاتنی فیلمەکە چیە بێت بە هیوای بەختێکی باش کاگڕێبەر باشە لەم کورتە فیلمەیە چی ڕوویدا لەم کورتە فیلمەیە چی ڕوویە زۆر من حەزەکەم من خۆم زۆر حەزم لەلایەنی بابەتی سایکۆلۆژیە باشە لە فیلمەکەیە بابەتێکی سایکۆلۆژی مروژانووە لەسەر جۆرێک لە نەخۆشی کە تقریبا لە کوردی خۆمانە وەک بوڕێنەی پێ وەک بوڕێنە وایە با بڵێن بە بوڕێنە بانەکرێت کارکتەرێکمان هەیە خۆی چیرۆکەکە لە ئەسڵە بە شێوازێکە ئێمە هاتوین لە شێوازێکی ترای گەڕینەوە ڕەنگە لە کۆتاییە هەر کەسە و بەپێی با بڵێن بەپێی بینینی خۆی بەپێی ڤیژنی خۆی ئەتوانێتەوە بۆ فیلمەکە بکە یا لێکدانەوەیکی بۆ بکە خۆی تیا ببینێت و یا جۆرە لەو جۆرانە ئەوەی کە هەیە چیرۆکەکە لە ڕاستیە با بڵێن چەند گەنجێکن با بڵێن دوو دەستگیران ئەو کۆمەڵە پێکەوە کۆبوونەتەوە ئەچن بۆ سەیرانێک لە سەیرانەکە شتێکیان بیرەچێت ئەم کارکتەرە سەرەکیە کە ناوی هاوژینە ئەینێرنەوە بۆی کە ئەو شتە بکڕێت کارکتەری هاوژینیش کارکتەرێکی دڵپیسە کارکتەرێکە بەردەوام لەناو دڵپیسیاژی خەیاڵی لەلای ئەوەی کە با بڵێن خێزانەکەی چیەکە لەوێ ببۆنێم حاڵەتەوە کار ڕابۆیە ئێمە هەرچەنەمە چیرۆکە ڕئیسیەکەیە ئێمە فیلمەکە کە ئیبینین لە دەستپێکە لە کۆتاییەوە ئیبینین با بڵێن مەبەستمەوە لە کۆتایی چیرۆکەکەەوە ئیبینین بەڵام ئێمە لە کۆتایی فیلمەکەیە درک بە فیلمەکەکەین کە چی بوو ئەزانین کە چی ڕوویەوە ئەنجاتە ڕووداوەکە لە کۆتاییە ئێوە نیشانەیان بەڵام سەرەتاکی بە کۆتایی دەستپێکان بەس لەوەی ئەتوانین بڵێم ڕێگاوەیە حەز ناکەم ڕاستی زۆر سپۆیلی کەم جارە لێسایە چکە زۆر باشە بەڵام تقریبا ئەم کارکتەرە لە یەکەمەوە تەرمێکی پێ خاتە ناو پشتی سایارەکەیەوە دواتر ئەڕوا لە ڕێگە تووشی چەند ڕووداوێکی بچووکە بێت و کارکتەرەکە لە ناو خۆیان وردەوردە نەخۆشیەکە سەر هەڵەیە بینە درک بوو نەخۆشیەکە کە لە ناوێتی لە کۆتاییە بە بۆنەی شۆکێکەوە جا ئەم نەخۆشیە بە جۆرێکە لە ڕێگەی شۆکەوەی تۆ هۆش خۆت چەند پۆلیسی گێنە ڕێگاکەی بە بۆنی پۆلیسەکەەوە کە هەست بە و ترسائەکە درک بە نەخۆشیە با بڵێنی تر شۆکێکە بەریات کە شۆکێکە بەریات سێرەکە گەیشتۆتەوە هەمان ئەو جێگەی کە خۆیانی لێبوون پێشتر پێش چیرۆکەکە کە ئێمە لە دوایە هەستی پێەکەین لەوێ هاوڕەکانی بینێتەوە ئەنجا لە دوای کە هاوڕەکانی بینێتەوە سێری پشتی سیارەکەیەکە تەرمەکەی تیانە
شتێکی ترە. ئەتوانین بڵێن کورتە فیلمێکی خەیاڵیە؟ نا سایکۆلۆژیە سایکۆلۆژی. چکە لەناو مێشکی خۆیەتی نەک خەیاڵی. زۆر باشە. کاک ڕێبەر، پرۆدیوسەر، دەرهێنەر، ئەکتەر و لە هەمان کاتیشا سکرێپتەکەی هەمووی خۆتی، بۆچی هەموو شتەگار کاک ڕێبەر بۆ خۆی؟ وەڵی ڕازگویانەی دەڵێم هەنێ جار نازانم بڵێم بۆچی وایە لە بەرەوەی تر هەنێ جاری تر لەناو خۆتایە چیرۆکەکە خۆت هەستی پێیەکەی خۆ درکی پێیەکەی بەدەر لەوە هەنێ جار لە هەنێ حاڵەتە بە تایبەت بارودۆخی ئێساش و هەرتا ماوەی پێشوش کە من و فیلمم کردووە ئەوە نالەبارە ئەبێ خۆمان هەڵسین کارەکانی خۆمان بکەین تر لە دروستکردنی فیلمەکەەوە بێ لە بەرهمێنانەوە بێ لە هەر شتێکی ترەوە بێ ئەتوانم بڵێم زیاتر وە کارەکەی ئەوەیە. کاک ڕێبەر کاستینگ دایرێکتەری بەشێکی زۆر لەو فیلمانەیە لە دەروی فستیڤالەکە بێگومان کاستینگ دایرێکتەرە بۆ زۆرێک لەو فیلمانە کردووە. هەتا ئەمانەشی تایە پرسیاری ئەمەزای لە کەواتە لەمە شابەشدار بوو. زۆر باشە باسێکی ئەوەمان بۆ بکە چۆن بوو کە بڕیارەیەوە کاستینگ دایرێکتەر پێی کاستینگ دایرێکتەر پێم لە کاک ڕێبەر کارێکی ئاسانە گرانە بۆ نمونە کەسێک داوای ئەو لێکە 20 کارکتەرە بۆ بدۆزێتەوە 20 کارکتەری بۆ بدۆزیتەوە تۆ چۆن ئەو کارکتەرانە هەڵبژێریت وە هەڵبژاردننی کارکتەری نوێ ئەوانەی کە حەز ئەکەن بەشدار لە نێو فیلمەکانە بۆ کاک ڕێبەر چۆنە ئەزمونێکی چۆنە؟ بەڕاستی بێشە هەموو شتێک قورسە بەڵام من خۆشبەختانە بە حکمی زانکۆ بەشی سینەما کە تەواوم کردووە ساش خوێندکاری ماستەرم هەر لە سینەمایە زۆر پاڵپشتمە بۆ ئەو زانیارانی کە هەیە بەدەل لە ڕیسێرچ و کۆمەڵەشتی تر هەروەها لەگەڵەوەشە من حەزەکەم ئاماژە بم بۆی کە من ئەیجنسیەکی کاستینگم هەیە بۆکان کاست ئەیجنسی کە گروپی هونەری کاستینگە تایبەتە بەس بە ئەکتەر لەگەڵ با بڵین سەرەتا من هەر بە کاستینگ دایرێکتەر بە فریلانس دەستم پێکرده بوو دواتر ئەم شوێنەما سابت کرد وی کە بتوانین هەموو ئەکتەرەکان و هەموو ئەو کەسانی کە خوازیاری نواندنن لەو شوێنەیە کۆیان بکەینەوە هەم ئیشەکانمان ئاسانترەکە هەم ئێمە بەرچاوڕوو نەبینەوەی کە کێ هەیە کە خوازیاری نواندنە ئەمە بۆ ئەوە ئەنجا بۆ بابەتی ئەوەی کە ئەکتەر دۆزینەوە بەڕاستی قورسە بەڕاستی قورسە چۆن ئەڵێ ئەکرێ بەڕای من ئەکرێ بۆ فیلمێک بەبێ مۆسیقایەک بەبێ ناشتوان لە باش شتێک ئاماژە پێ نەکەم بەڵام ئەکرێ بەبێ تەکنیکێکی باش فیلمێکی باش بێت بەڵام بەخۆ بەبێ ئەکتەرێکی باش فیلمێکی باش نابێت دۆزینەوەی ئەکتەر بەڕاستی شتێکی زۆر قورسە و یەکەم هەنگاوی لە سینارۆ خوێندنەکەەوە لە کارکتەر سازیەوە بۆ لە ناو سینارۆکەیە کە چۆنە دواتر یەک نواندکارێک هێنیت کە بێن نواندن سازی بۆ بکەیت کە بزانی چۆنە لەگەڵ ئەو کارکتەرەیە گونجێ یەکێکی تر لە شتە گرنگەکانی ئەم کاستینگە کە لە ئەکتەرێک هەڵبژێری بۆ نمونە فامیلیەکە هەیە تۆ لەناو فامیلیەکەی ئەبێ بزانی ئەم دایکە لەگەڵ ئەو باوکەیە گونجێ لە یەکەوە نزیکن شەیپیان جوڵەیان تەعامولیان دەنگیان زۆر وردەکاری تایە سوپاس بۆخوا لێرە من لەو فیلمانی کە تایە بەشدار بووم بە خۆشبەختانە بە خۆشحاڵیەوە وەنە فیلمی کفن فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور فیلمی شین درامای باران درامای باڵەخانە ینی زۆرێک لەو کارانە ناتوە بیرم ێستا بەڵام هەموو فیلمانە کارە زۆرە نەهاقناگەس بۆ ئەوەی ڕاستی بێ لە هەر یەک لەو کارانەیە بەر ئەزمونێکی جیاواز کەوتوین و لە ناو هەرەمویانە بەڕاستی من لە ئەتوانم بڵێم لە فیلمی کفن لەگەڵ فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور زۆر جوان توانیمانە کار بکەین لە کاستینگە بە حکمی دەرهێنەرەکان کە هەم خۆیان ئەزمونێکی زۆر باشیان هەبووە کە هەم خۆیان لە بابەتی کاستینگ تێگەیشتون لەبەرەوەی کە ئەزانن با بڵێن کاستینگ دایرێکتەر پۆزیشنەکەی ڕۆڵەکەی بزەبت چییە چکە هێشتا ئەتوانم بڵێم لە سلێمانی بڵێن لەناو کووردە بەو شێوازە نییە کە لە دەرەوە وتە خۆشبەختانە ئەم ساڵ لە ئۆسکارە بەشێکی تایبەتی بۆ جیاکرایەوە کە خەڵاتی کاستینگ بەرێت و بردیشی بۆ ئەم ساڵوەکو یەکەم خەڵاتی کاستینگ مەبەستم لە چێ لێرەیە زۆر بابەتێکی گرنگە و من سپاس بخوا کە بەرەو ئەزمونانە کەوتوم لەناو ئەو یەک دوانەیانە زۆر بە باشتر ئەتوانم بڵێم ئیشم کردوتە فیلمی ئالوودە بە هەمان شێوە بیرم لە چێوات بیرم فیلمی ئالوودەش بە هەمان شێوە کاستینگێکی زۆر باشکرا و بە خۆشحاڵی و سپۆنسەری کورساتیش بووە هەر بەڵێ بێگومان یەکێکە لە فیلمە جوانەکان و تاوەکو ئێستا شاید باسەکرێتەوە نیکە من لە دەرەوە دەستە خۆش بێ کاک ڕێبەر اینجا هەر باسی با لە باسی کاستینگ دایرێکتەرە بمێنینەوە بینەری بەشێکی زۆر لە فیلمەکان بوویت ئەو فیلمانە نەڵێم کە خۆت کاستینگ دایرێکتەرە بۆ کردوون ئەو فیلمانەی دیکە ئەو کارکتەرانی کە هەڵبژێردراون بۆ ڕۆڵگێڕان لە نێو فیلمەکانە ئەوانت بەلاوە چۆن بوو پێت وایە کە گونجاو بوون ڕازگویانە من ژمەی ڕازگویانە وەڵام بیتەوە وڵای هەنێکی تیا بۆ گونجاو نەبوو بەڕای من بەڵێ با بڵین تێی بۆ باسی مێژووی کردووە بەڵام کەسێکیان هێناوە کە کارکتەرەکە فیلەری هەبووە بۆ تۆکسی هەبووە لە کاتێکە باسی ئەمەش مەرجە بۆ ئەکتەر کە ئەمانەی نەبێت خۆی ئەوە هیچ ئەوە مەرجێکی سەرکیە بەڵام
ڕەنگە ڕۆژێک فیلمێکە بێت پێویستی بەوە بێ کەسێک هەموو جانی تەجمیل بێ شتێکی ستاندارد نییە ینی یەکێک لەو شتانی کە لە سینەمایە گرنگە کە باس کرێت و هەمومان بیزانین یاسایەکی تیانی ینی ئەکرێ بەپێی دەرهێنەرەکە بەپێی پرسپێکتیڤی ئەو کەسە بگۆڕێکە شتەکە چۆنە تێگەی بەڵام لەو فیلمانی کە من بینیمە ڕازبانێڵم لە هەنێکە ناڵێم هەمووی لە هەنێکە بەر ئەو شتانە کەوتوم کە بەلای منەوە زۆر خراپ بوو دەستە خۆش بە کاگرێبەر کۆتاشتیش ئەمەوێ باسێکی پۆستەرەکە بکەم کە زۆر بە جوانی بە سەرنجڕاکێشی دروست کراوە حەزەکەم بێ مەلای پۆستەرەکەتەوە ئەمە پۆستەرەکەی کاگڕێبەرە کە دروست کراوەتەوە زۆر بە جوانی کاگرێبەر ئەم وێنەیەکی بۆی هەڵبژاری چکە ئەمەش بێگومان دڵنیام خۆی لە خۆیان چیرۆکێکی لە پشخۆی هەڵگرتووە ڕازبانێڵم هەوڵمان ناوە کە باڵێ سوودم لە چەند نمونەیەک وەرگرتووە و لەسەرەوە نمونەیە من خۆم لە ڤیژنی خۆمان تێکەڵم کردووە دواتر خاتووانیا وانێ مەهدی توانیوێتی بە دەسەڕەنگینە جوانەکانی بۆمان پێشێتەوە بۆ شێوازە جوانی کە هەیە و لە دوای بینینی فیلمەکەەوە کە ئەڵین چی ڕوویە کە سەری پۆستەرەکە ئەەکەیتەوە تێگەی کە بۆچی ئەم پۆستەرە بەم جۆرەیە وەک چۆن بڵێ ئەم کارکتەرە دایم ئەو کارکتەرە سایکۆلۆژیە کە مناڵێکە لە ناو ناخیایە و بەسەر سەریوێتی و لەوایتر دەرەکەوێت خۆمان تێگەین کە بینەری فیلمەکە بووین زۆر سپاس بۆ تۆ کاگرێبەر هیوای بەختێکی باش هیوادارین کورتە فیلمەکەی تۆش ببێتە خاوەنی خەڵات لەنێو ئەم فەستیڤاڵە دووبارە سپاس بۆ کورسات سپاس بۆ بینەران زۆر سپاس خۆشحاڵ بووم ئازیزان جا هاوکارمان سۆنیا لە نێو ئامادەبووانەوە بە لایڤ لەگەڵمانایە بە شێوەی کە ڕاستەخۆ لەگەڵمانایە با بزانین لێدوان لە شێ وەرەگرێ وا گفتوگۆی چی لەگەڵەوە ناکات و با بزانین بەشدار بووان کە فیلمەکان ئەبین و بینی ویانە بۆ چۆنیان چییە لەسەر فەستیڤاڵەکە سۆنیا گیانم کاتەوە باش بێت پێم بڵێ با بزانم لە لای تۆ چی هەیە ئێستا ئێمە لە دەرەوەی هۆڵەکەین لە سیتی سینەما لە سێم ڕۆژ و کۆتا ڕۆژی فێستیڤاڵی کورتە فیلمی کوردی لێرە ئەمڕۆ کۆتا فیلمەکان نمایشەکرێ و وا بڕیاریشە کەمێکی تر خەڵاتەکان دابەش بکرێت کە بۆ ئەمڕۆ 11 خەڵات بەسەر فیلمە سەرکەوتووەکانە دابەشەکرێت کە ئەمڕۆ وەکو لیژنەکە باسییان لێوە کردبوو کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی فێستیڤاڵەکەی و ئەنجامی خەڵاتەکان ئەمڕۆ ڕادەگەیەندرێت بۆ فیلمە سەرکەوتووەکان ئەو فیلمانی کە بەشداریان کردووە و لە ماوەی ئەم سێ ڕۆژە 29 کورتە فیلم لەلایەن گەنجانەوانە کە بەشداریان کردبوو بەشداریان کرۆ نمایش کراون ئێمە دەمانەوێت هەندێک لە میوانانی نێو فەستیڤاڵەکە بدوێنین بزانین تاوەکو ئێستا ڕایان چییە دەربارەی فەستیڤاڵەکە لەگەڵمانە بن ئێستا کاک سۆران لێرەیە کاک سۆران سڵاو لەبێ چۆنی سۆنیا خان باشی جانەکەم سپاس بە درێژەیەم سێ ڕۆژە خۆت و خێزانەکەتم بینی خاتو نەشمی لێرە ڕێزمان بۆی هەیە کە ئامادەی فەستیڤاڵەکە بوون و سێری فیلمەکانتانە کرد پێم بڵێوەکو بینەرێک ڕەچی بوو ڕای تۆ چی بوو لەسەر فیلمەکان زۆر سپاس خۆی هەر ئەم کۆبوونەوەیە و سازدانی فستیڤاڵەکە خۆی جێی دەستخۆشیەکە ئەم هونەرمەندانە لێرە کۆکاتەوە بە تایبەتیش جێی دڵخۆشیە کە بەرهەمی هەر چوار پارچەکەی تایە و ئێمە بینەری هەر چوار پارچەکە بین بە شێوەزارە جیاوازەکان ئەمە خۆی جێی دەستخۆشیە فیلمەکانیش لە ڕاستیە بەبێ ناوهێنان فیلمی زۆر باشی تایە فیلمی باشی تایە و فیلمی دایم بڵین مامناوەند و ینی هەوڵی باشی تایە بەڵام هێشتا لەو ئاستەیانیە کە ڕەنگە خۆشی وەکو دەرهێنەر و بەرەمێنەرەکان لێ رازی بن بەڵام هەمووی ئەزمونیە شتێکە کە دەستپێکی سەرەتایەکە کە ڕەنگە لە داهاتووە ئێمە سینەماکاری زۆر باشیان لێ ببینین. ئەمە کۆی کازانی یەکەم خولی فەستیڤاڵەکەی ئەمە بە ئەزمونێکی چۆنی ئەبینیت بۆ گەنجانی ئەوانەی ئەو گەنجانەی تازە لە بواری فیلمسازیا دەرەکەون و ئەزمونونەکانی سەرەتایانە. بە دڵنیاییەوە زۆر جێی دەستخۆشیە و جێی دڵخۆشیشە کە ئەم کەسانە لەم هەلومەرجە خراپەیە خۆی خودی ئەم فستیڤاڵە لەم هەلومەرجە زۆر ناهەموارێ ئەنجامەدرێ ئەمە خۆی شتێکی باشە و ئەوانەشی هەر هەمووی هەوڵی زۆر باشی تایە ئێمە خوێندکارەکانی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیمان بینی لێرە فیلمەکانیان زۆر باش یعنی زۆر باش پرزنتیەکەن لەبەرەوەی کە زۆر ئەکادیمی کاریان لەسەر کردووە و ئەو مامۆستایانەشی کە ئیشیان لەگەڵا کردوون خۆیان لێرن یانی جێی دڵخۆشیە من دوێنێ چەند شوێنێکم بینی چەند جیهەتێکم بینی کە زۆر بە شانازیەوە ئەیانوت فلانە فیلم ئێمە سپۆنسەرمان کردو و ئێمە پرۆدیوسمان کردو ئەوانە ئەمە خۆی وا ئەکا کە سەرەتایەکی جوان بێت بۆ ئەوەی کە بەردەوامی هەبێت و بە هیوایەوەی کە
شتی زۆر باشتریان لێ ببینین. سەکان خۆش بێ زۆر سپاس دەکەین تەمان کاک سۆران لەگەڵ خێزانەکەی بینەرێکی زۆر باشی هەموو کورتە فیلمەکان دێ لەبەر سەرمان لە ژوورەوەی ژیناویش لێرەیە کاک سۆران قاوەیەکی هێنا و هاتۆتە دەرەوانێ و چاڕێ فیلمەکان دەست بکاتەوە مانەڕەڵ ئەمڕۆ خەڵاتەکانیشا حەزەکەم بزانم ئەوەی کە ئێمە وەکو بینەر مافیەوەمان هەیە کە لە دڵی خۆمانە خەڵات بین بە فیلمەکان بەڕاستی لە هەموو فستیڤالێکە خەڵاتی بینەر هەیە چەند شتێکمان لە دڵی خۆمانە داناوە کە بەپێی ئەو بۆ پێوەرانە ئەبێت بۆ هیوایم کار بۆ شێوەیە بێت زۆر سپاس کاک سۆران بەڕێزی بێگومان فستیڤاڵی کورتە فیلمی کوردی بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە من پێم خۆشەیەکێک لەو خانمانە بدوێنم کە هەر بۆ خۆشی هەم ئەکتەر و هەم فیلم سازە بزین وەکو بینەرێک ئەم جارە قسە بکە سڵاو لێ بچۆنی خاتودەوەن خەنگە باشی بە قوربان تۆ باشی ئەحواڵەیەوە باشن جلەیەکی کوردی جوانەوە توی پێم بڵێ ئەمڕۆکو ڕاستە ناکرێ بڵین ناتوانین بە چاوی فیلم سازیەوە بوارەکەی خۆتۆ سێری فیلمەکان بکەی بەڵام وەکو بینەرێک ڕای تۆ چیە لەسەر ئەو فیلمانەی کە لە ماوەی 3 ڕۆژە نمایشکران دەستخۆشی لە بەڕێبەراتی ڕۆشنبیر و بەڕێبەراتی بەشی سینەماکەم کە دایرەکەی خۆمە دەستخۆشی لەو گەنجاناکەم کە هاتوونەتە ناو بوارەکەەوە لەبەرەوەی کە دروستکردنی فیلم کارێکی ئاسان نییە بە تایبەت لەم زڕوفەشا و نەبوونی پارە و بوجێکی تایبەت کە بۆ ئەنجامدانی فیلم بەڵام هەنگاوێکی باشە بۆ ئەو کەسانێک یەکەم جارە فیلمیان دروست کردووە لە هەمان کاتە بوونی ئەم جۆرە فستیڤاڵانە جێگەی دەستخۆشیە بووە لەبەرەوەی کە هەمومان پێویستمانە نەفەسێکە ئاڵگۆڕکردنی بیرروڕای هونەرمەندانە لە هەمان کاتە ئەبدێتکردنەوەی هەموو ئەو کارە هونەریانەیە هەندێک شت هەیە من نەمبینیوە یا تۆ نەتبینیوە بۆی فستیڤاڵێکی ئاو کورتەوە هەم بینەری فیلمەکانە بین هەم ئاڵوگۆڕی ڕای خۆمانە بین ئەو هەوڵ و ئەزمونانە بەلاتەوە چۆنن تاوەکو ئێستا کە ئەمڕۆ کۆتاڕۆژی فستیڤاڵەکەیە هەموو شتێک کەم کوڕی خۆی هەیە بەڵام وەکو سەرەتا شتێکی باشە حتمما هیوادارم باشتریش بێ و هەنگاوی باشتری بۆ بێت چونکە ئینسان لە هەنگاوی یەکەمەوە نقطەی سەرکەوتن دەستنیشانەکە ئەبێ لە یەکەم هەنگاوە بە پلانەوە ئیش بکات هیچ فیلمێکی تیا بووە پێت خۆش بۆ چیرۆکەکەی سەرنجی ڕاکێشابی یاخود سیناریۆکە پێت خۆش بۆ یان خۆت کاری دەرانانی بۆ بکەی یان خۆت ئەکتەربی لەو فیلمە فیلمی تیا بۆ میکاپ بووم لە پشت کامێرا بەس بەعام بانای فیلم نێنم چکە هەمویان هاوڕێ من دوای شەڕم بۆ دروستەکەی دەستخۆشیان لێکم و ئینشەڵا بەس وەکو خۆم کە بەرهەم هەبێنە لەبەرەوەی کە زیاترەمانە بۆ گەنجە فرسەی گەنجە کە تازە بێتە ناو بوارەکەەوە و کاشاتی کەسی زۆر بە ئەزمون و مامۆستاشە لە بواری سینەما کە فیلمی هەیە ئەوەش جێگەی دەستخۆشیە ئەومان لەبیر نەچێ بەڵام بەعام فستیڤالێکی جوانە دەستان خۆش بێ دەستەکان خۆش بێ من زۆر سپاس دەکەین بێگومان میوانان لێرن ئەمڕۆ کۆتاڕۆژی فستیڤاڵەکە و لەم ڕۆیە خەڵاتەکاندا بەشەکرێت و ئەمڕۆ 6 کورتە فیلم نمایشکرا و کۆی فیلمەکان 29 فیلم بوون بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات پاشکەمێکی تر ئێمەش و بینەرانیش بێگومان ساوێن ئایانەوێ بزانن خەڵاتەکان بۆ چ فیلمێکە ڕات و من ئێستا ئەگەڕێمەوە لای تۆ ساوێنگیان دەستخۆش سۆنیا گیان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانە ئازیزان لە یادی نەکەین فستیڤاڵی کورتە فیلمی کوردی بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە و ئەم ساڵ یەکەمین خولێتی بێگومان و هیوادارین بێگومان بۆ ساڵانی داهاتوش ئەم فستیڤاڵە بەردەوامی هەبێت و ئەمڕۆ لە سێم ڕۆژی خولی یەکەمین فستیڤاڵی کوردی داین فستیڤاڵی کورتە فیلمی کوردیین و میوانێکی دیکەشمان بێگومان بۆ ئامادەکردوون میوانێک کە یەکێک لە جوانترین دۆکمنتارەکانی دوێنێ نمایش کرا کە ئەویش دۆکمنتاری پەنابەرە و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بوو بێگومان کە دوێنێ سەعات 3:30 نمایش کرا و میوانەکەی ئەم ڕۆژمان بێگومان پێشووتریش لە بەرنامەی کورسات مەگەزینە چاپێکەوتنمان لەگەڵ کردووە و باسی ئەم بەرهەمەمان لەگەڵ کردووە کە ئەویش کاگڕێکەوت حەمە تۆفیقا کە بەڕێزیان دەرهێنرن و لە هەمان کاتیشە سەرپەرشتیاری سەرەکی فستیڤاڵەکەشن کاگڕێکەوت سڵاو لێ بێ ئەم کاتەوە باش بێت ماندوو نەبیت سپاس بۆ ئێوە مانوو نەبن هاوشانی ئێوە ئەم چەند ڕۆژەیەوەش لەگەڵمانە ئیلاگ بوون زۆر سپاس بۆ تۆش کاگڕێکەوت شتەکان تاوەکو ئێستا چۆن بەڕێوە چۆن ئەوەی دڵخۆشی ئایبێت بە دڵخۆشکەرانەوە قسەیەکەم پێم خۆش بوو کە تا ئیستاکەوە ئەمڕۆ سێم ڕۆژ و کۆتایی ڕۆژی فستیڤاڵەکەیە وەکو ئاماژەشم پێیا و لەگەڵمانە هیلاک و ماندوو بوون بەڵام دڵخۆشین بەوەی کە بینەرێکی زۆر ئامادەی هەستێ ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە بوون کاگڕێکەوت
ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤالەکەی و پاش کەمێکی دیکە ئەتوانین بڵین کەمتر لە کاتژمێر یاخود کاتژمێرێکی ماوە بۆ ئەوەی براوەکانی ئەم خولەی ئەم ساڵی کەمین خولی فستیڤاڵی کورتە فیلمی کوردی دەربکەوێت هەستە چی پێ ئەڵێ لەسەر دۆکمنتاری پەنابەر بە دڵنیایی خۆی هەستی پێش هەستێکی هەست چاوەڕوانکردنی ئەوەی کە تۆ خەڵات وەربگریت و بچیتە ئەوەی کە لە سەستەیج خەڵاتی یەکێک لە خەڵاتەکانی فستیڤالەکە بۆ فیلمەکە وەربگری بەڕاستی مەستێکی تایبەت و احساسێکی زۆر خۆشت پێبەخشێ بەڵام دوجار ئەوشمان بیر نەچێتەوە کە بەشداریکردن و سلێکتکردنی ئەو فیلمەی ئێمەش لەناو ئەم فستیڤالەیە ئەمەش بۆ خۆی جارێکی تر یەکەمین خەڵاتە کە ئەچێتە ناو بەشی با بڵین نمایشکردنی فستیڤالەکەەوە چونکە ئەومان بیر نەچێتەوە من بۆ پێی کە بەڕێوەبەری هونەری فستیڤالەکەم زیاتر لە 60 فیلمی بەڵگێنامەیمان بۆ هات بەتەنها لە ژانرای دوکومنتاریەکان لەو 64 فیلم لێژنە پەسەندیان کردووە بۆ ناو فستیڤالەکە. کاگرەکەوت ئاسی ئەو فیلمانەی کە ئێوە بینەریان بوون چۆنە؟ واتە هیچ گۆڕانکاریەک هەیە لە نێو ئەو فیلمانەی کە لە ئێستا دروستەکرێن و بەرهەم ئەهێنرێن؟ بەڵێ بەڕاستی من زەحمەتە ینی ئێمە من وەکو ڕێگە بەخۆم بەم لەبەر با بڵین پۆزیشنی ئەوەی کە لە ناو فستیڤالەیە وەکو بینەرێک بەڵێ ئەتوان بەڵام وەکو بینەرێک ئەواڵێمەوە خۆشحاڵم زۆر خۆشحاڵم بۆی کە ئاستی فیلمەکان لە ئاستێکی زۆر باشان هەڵبەت دێمە باسی توژە و ناوەڕۆکی فیلمەکان ناکەین بەڵام لە ڕووی پرۆداکشنەوە تێکرای فیلمە بەشداربووەکان لە ناو فستیڤالەکە لە ئاستێکی زۆر باشان هەرچەنە کەم تا زۆرێک بەشێک لە فیلمەکان لە فستیڤالەکانی تر بینراون ئەنی ئاشنا بە بینەران بەڵام کۆمەڵێک فیلمی تازە هاتووە ناو فستیڤالەکەەوە بە خۆشحاڵیەوە زۆر لە ئاستێکی پرۆداکشنیشی بەرزا بوون. کاگڕێکەوت پێشوازی سینەماکاران بەشداربووان چۆن بوون لە فستیڤالەکە؟ بەڵێ بەگومان ئەو بینیمان و ئێوەش وەکو میدیا هاوکارمان بوون و سپۆنسەریشمان بوون بۆ فستیڤالەکە ڕووماڵکردنەکەی ئێوە شاهدی ئەوەی یا بۆ فستیڤالەکە کە جارێکی تر یعنی لە پایتەختی ڕۆشنبیریە سلێمانی بەڕاستی خەڵک تامەزۆی بینینی فیلمە ئەو لۆدەی کە کەوتە سەر فستیڤاڵ و پڕبوونەوەی سەرجەم هۆڵەکانی سیتی سینەما لەم چەند ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤالەیە شایەتن بۆەوەی کە خەڵک تینوی بینینی فیلمە. کاگرێکەوت ئەتوانین بڵین فستیڤالەکە سەرکەوتنێکی لەو شێوەیە هەتاوەکو ئێستا هەبووە چونکە هاتوونێتە کۆتا ڕۆژەوە 2 ڕۆژی دیکەمان بەڕێ کردووە بێگومان ئەتوانین بڵین بۆ ساڵانی داهاتوو ئەم فستیڤالە بەردەوامی ئەبێت و وە خولی دووەمی ئەبێت؟ بەڵێ ئێمە پشت بەست و ئەتوانین بەوە بڵین پشتە بەستین بۆی کە جۆمان لە فیدباکی خەڵک گرتووەتەوە بە تایبەتی لەم 2 ڕۆژەیە و کەم سێم ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤالەکەیە بۆ پێی کە ئێمە فیدباکمان جۆ لێبێتەوە بۆ پێوی کە جۆمان لە بۆ چوون و لە پێشنیارەکانی هاوڕێ و فیلمسازان و سینەماکار و بینەرەکان بووە بە خۆشحاڵی و تا ئێستا فیدباک باشە لەسەر فستیڤالەکە و بۆ سازکردنی خولی دووەمی فستیڤالەکە بێگومان ئێمە لەگەڵ بەڕێوەبەریتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بۆ چوونیەکەیە پێشنیارەکەیە لەوەی کە ئیدامە بە فستیڤالە بدێت خۆی گرنگجی فستیڤال لە دروستکردنیان نییە من زۆر جار ئەوم بتۆتەوە گرنگجی فستیڤال لە بەردەوامبوونیایەتی ئێمەش بۆ ئومێدین کە بتوانین و هەوڵێکی زۆری شین کە تەمەنی فستیڤالەکە زیاد بکەین. کاگرێکەوت دۆکمنتاری ریفیوج یاخود با بڵین پەنابەر ئەم با بڵێن دۆکمنتاریە دوێنێ نمایشکرا و بینەر بینیان و خەڵکی هاتن و بینیان و بێگومان تۆ هاوڕێ لەگەڵ زۆربەی ئەوانی کە بینەری ئەم دۆکمنتاریە بوون بۆ چونیان چی بوو لەسەر ئەم دۆکمنتاریە تاوکو ئێستا بۆ چوونەکان ئەرێنی بوون یاخود هیچ سیبێنیەک هەبوو لەسەر دۆکمنتاریەکە؟ بەسپاسەوە ئەوەی کە دوێنێکە لە دوای نمایشکردنی هەر 4 بەڵگە فیلمەکەی تایبەت بە فستیڤال لە یەکێک لە هۆڵەکانی سیتی سینەما لە کاتژمێر 3:30 ئەوەی کە دڵخۆشی بوو هاوڕێیانی کە بە تایبەتی میوانی فستیڤالەکەن و لە دەرەوەی با بڵین هەرێمی کوردستانەوە هاتوونەتە فستیڤالەکە با بڵین جیاوازەکە لەوا بوو نەیانزانی کە منم وەکو بەڕێوەبەری هونەری فستیڤالەکە نەیانزانی کە من دەرهێنەرەکەم خۆم حەزم کرد لە فزوولەتی خۆما و حەزمەکە تێبینیەکان بزانم ئەوان بۆ چوونیان چێ لەسەر فستیڤالەکە لەسەر فیلمەکەی ئێمە وەکو پەنابەر لە ناو فستیڤالەکەیە دوجار ئەوی پێم خۆشە فیدباکێکی زۆر باشی لەسەر بوو هەم هاوڕێیان و ئازیزانیش هەم لە لژنەی سلێکشن هەم لە لژنەی داوەری هەم ئەو ئازیز و ئەکتەرانی کە ئەکتەر و دەرهێنەرانی هاتوونەتە ناو فستیڤالەکەەوە بەگشتی بۆ چوون و تێڕوانینیان
جیاواز بوو توانم بڵێ مبالغە نیە قسەیەکێکم جیاواز بوو لەسەر فیلمەکە و خۆشحاڵیە بۆ هەمومان و بۆ کورساتی چکە دوجار بەرهەمی دەستگای کورساتە دەستە خۆش بە کاگڕێکەوت بە هیوای سەرکەوتن و هیوادارین ئەم دۆکمنتاریە بە هەمان شێوە خەڵات بەرێتەوە کاگڕێکەوت پێمان بڵێ کە تۆ بینەری بەشێک لە ئەو کورتە فیلمانە بوویت بە بینەری بەشێک لەو کارە جوانانە بووی کە لەنێو ئەم فستیڤالایە نمایش کراون پێم بڵێ وەکو بینەرێک ئەسی ئەو کورتە فیلمانە بەلای تۆ چۆن بوو؟ وەکو پێشتریش بە جۆرێک لە گۆشەیەکەوە ئاماژەم پێیان بەگشتی ئەو 29 فیلمی کە لە بەشداریان کردو لەناو ئەم فستیڤالەیە ئەگەر وەکو دەرهێنەرێک سیر بکەیت و لە هەمان کاتا بینەرێک کە لە دەروی فستیڤالەکە بیت ئەسی فیلمەکان چۆن نەبینیت؟ من ئەواڵێمەوە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم زۆرەکەی لە کەمەکەی زیاترەوەکەڵم زۆری فیلمەکان ئەوانی کە ئەم 29 فیلمە لەناو فستیڤالەکەیان بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرز و بە پرۆداکشنێکی زۆر بە پاوەرێکی سینەمایی زۆر باشە و بەرهەمهێنراون دەستە خۆش بە کاگڕێکەوت سپاس بۆ ئامادەبوونەوە هیوادارین دۆکمنتاری پەنابەر کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بوو ئەویش بە هەمان شێوە خەڵاتێک بەرێتەوە دووبارە زۆر سپاس بۆتەوە زۆر سپاس من دوو سپاسم ماوە بیکەم یەکەمیان بۆ فیلمەکەی خۆم کە ئەبێ بڵێمەوە دەستگای میدیایی کورسات بەرهەمهێنەری ئەو فیلمەیە دووەمینشان سپاس بۆ مادووبوونی ئێوە کە بە درێژایی 3 ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤاڵ لەگەڵمان نابوون و هاوشانیەوە هاوشانی ئێمە هیلاک بوون لەگەڵمانە پێزانینمان هەیە بە ناوی سەرجەم ستافی فستیڤاڵەکەەوە سپاس بۆ تۆش بێگومان ئەرکی خۆمانە زۆر سپاس ئازیزان کورسات مەگەزین بەردەوامی ئەبێت و میوانی دیکەشمانە بێت بێگومان بەڵام لە ئێستادا پشێکی کورد وەرەگرین و دواتر بەردەوام ببین ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەگەڵتانە لە خولی فستیڤاڵی لێکەمین خولی فستیڤاڵی کورتە فیلمی کوردی و لە سیتی سینەمای شاری سلێمانی پاشکەمێکی دیکە براوەکان ئەوانەی کە خەڵاتە بنەوە ئەو فیلمانەی کە خەڵات ئەبنەوە دیاری ئەکرێنواتە هەتاوەکو کات بڕوە ئەو فیلمە براوەکان نزیکە بنەوە لەو کاتێک کە ببنە خاوەنی خەڵات و وەبراوە بن کە بێگومان پاشکەمێکی دیکە کورتە فیلمی دیکە هەیە کە نمایش شەکرێت بەڵام لە دوای کاتژمێر 6:30ەوە ئیدی خەڵاتەکان دابەشەکرێن بەسەر براوەکانی نێو فستیڤاڵەکەیە جامیوانەکەی ئەم جارەمان بێگومانێکێک کە لە ئەندامانی لیژنەی داواری بۆ هەڵبژاردننی فیلمەکانی نێو فستیڤاڵەکە و ئەوەی کە ئەمڕۆ میوانمانە کاک شاخەوان عەبدوڵڵایە کە بەڕێزیانێک و ئاماژەم پێکرد ئەندامی لیژنەی داوەرانی نێو فستیڤاڵەکەیە کاک شاخەوان سڵاو لێبێ ئەم کاتەوە باش بێت سڵاو لە ئێوەش و هەموو کاتێکتان باش زۆر سپاس کاک شاخەوان سەرەتا ڕێک لە ئەو دەست پێەکەم ئەو فیلمانەی کە هەڵبژێردراون یاخود ئەو فیلمانەی کە هەڵیان ئەبژێرن لیژنەی داوەران لەسەر چ بنەمایەک ئەم فیلمانیان هەڵبژاردووە سەرەتا بە ئەوە ڕوونکەینەوە لیژنەی داوەران فیلم هەڵنابژێرێ لیژنەیەکی ترمانەیە لیژنەی هەڵبژاردن لە کۆی نزیکەی 147 بۆ 150 فیلمە ئەم 29 فیلمە هەڵبژێردراوە بۆ پێشبڕکێ ئەڵبەت ئێمە بەشی نمایشمان نییە ئەمساڵ چکە لە هەموو فستیڤالەکە بەشی نمایشەوە بەشی پێشبڕکێ هەیە ئێمە هەمووی خراوەتە بەشی پێشبڕکێەوە بۆ ئەوەی مەسلەی کە دادوەری لەسەر چ بنەمایەک ئەلبەت ئێمە لەسەر هەموو بنەمە ئەکادیمیەکانی دنیا ستانداردەکانی دنیا ئێمە ئەو بڕیارانەمان ناوە ئەو خاڵانەمان داناوە بۆ فیلمەکان بە ڕەچاوکردنی لایەنی بەرەمهێنان و ئابووری و ئەزمموی هەموو ئەو کەسانی کە کارەکانیان کردووە ینی وەک بۆی کە ئێمە فیلمێک لە تەواوی دنیاە چۆن هەڵسەنگانی بۆکرێ ئێمەش بە هەمان شێوە هەڵسەنگانمان بۆ کردووە بەڵام خۆمان لە بەروی لە بوارەکەین و لە کوردستانە ئەژین ئەزانین کۆمەڵێک بربەست هەیە کۆمەڵێک معانات هەیە گەرمۆکێشە هەیە شتەیە کە یێتە بەردەمی دەرهێنەر سینارز کامێرەمان هەموو کەسانی کە ناو فیلمە ئیشەکان ڕەچاوی حاڵەتان ڕەچاوێکمان کردووە کە ئەم فیلمە لەبەر ئەم شتە ئەم کێشەی هەبووە ڕەچاوێکی ئەومان کردووە بەڵام وەکەوەی کە بڕیارەکان چۆن سێری فیلمەکەین ئێمە بە هەموو ئەو ستانداردانی لە دنیا بڕیاری لەسەر درێ بە هەمان شێوە ماسەنگانمان بۆ کردووە بێگومان ستانداردەکان لە فستیڤالەکە و بۆ فستیڤالێکی تر گۆڕانکاری بەسەرایەت کەواتە ئەندامانی لیژنەی نێو ئەم فستیڤالە ئەو ئەندامانە چۆن هەڵبژێردراون ئەمایان خۆی لە خۆی ئەمایان کارێکی قورسە گۆڕانکاری بەسەر نایە لە فستیڤالێک بۆ فستیڤالێکی تر
لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە ستانداردەکە بۆ نمونە ئەڵێ میوزیکی فیلم ئەبێت ئۆرجیناڵێتی هەبێ ئەبێ وابێ ئەم کاتە فیلم میوزیکی فیلمێک وابوو هەڵبەتە پۆینت وەرەگرێ خاڵ وەرەگرێ باش بەڵام منم کە لیژنەی داوەری لەسەر ئەم ئەساسە خەڵاتەیەم بۆ میوزیکە یا بە ڕێگەیەکی تر بە هەڵسەنگانێکی تر بە چێژوەرگرتنی خۆم بە تەزەوقی خۆم خەڵاتی میوزیک ئەیەم یعنی ستانداردەکە ستانداردە بەس کەسەکان ئەیگۆڕێ گفتوگۆی نێوان ئەو لیژنانە ئەیگۆڕێ ینی لیژنەیەک 3 کەس پێکیە 4 کەس 5 کەس گفتوگوی ناو ئەو لیژنەیە بینینی ئەو لیژنەیە لە فستیڤالێک بۆ فستیڤالێکی تر ینی نمونەیەک بێنمەوە دای بنێ لێرە فستیڤال فیلمێک خەڵاتە بە ئەیباتە فستیڤالێکی تر خەڵات نابە بۆ لەبروی ئەو لیژنەیە بەو شێوەیە ئەیبینێ خەڵاتی نایەتێ یان لێرە خەڵات نابە ئەچێتە فستیڤالێکی تر خەڵاتە بە لە دنیای ئەمە ڕوویاوە و ڕۆژ ئەیە و بەردەوامی ژەبێ بۆ لەبەرەوەی ئەو کەسانی کە بڕیاری خەڵاتەیەن خاڵدانێن جیاوازە بیرکردنەوەیان جیاوازە بۆ فیلم بینینیان جیاوازە هەر من و تۆ ئێستا فیلمێکە بینین من بەدڵمە تۆ بەدڵت نییە یا ئەسڵن تۆ بەدڵتە من بەدڵم نییە بیرکردنەوەمان جیاوازە ئەم بیرکردنەوە و بینینمان بۆ مەسەلەی فیلم و فیلمسازی جیاوازە چیرۆکەکە من ڕاکێشێت تۆ ڕاناکێشە لایەنی دەرهێنان تۆ زۆر بە وردی ئیشەکان ئەبینی من نایبینم سەطحی ئەیبینم بڕۆ من خاڵی نامێ جەنابەت خاڵیەیتە ئەمە کەسەکانی گۆڕێ بەس لایەنی ستانداردی ئەوەی کە فیلمێک خەڵات وەرەگرێ لەسەر چی پێوەرێک ئێمە لەسەر ئەو پێوەرە ئیشمان کردووە زۆر باشە کاک شاخەوان وتم ئەندامانی لیژنەی داوەر هەڵبژاردنەکانی ئەوان چۆن بوون واتە ئەوان لەسەر چ بنەمایەک کە تۆ ئەندامێکی لیژنەی داوەرانی تۆ لەسەر چ بنەمایەک بۆ نمونە هەڵبژێردراوی یاخود هاوڕەکانی دیکە چۆن هەڵبژێردراون مەبەستەوەی بەڕێوەبەرانی فستیڤال چۆن ئێمەیان هەڵبژاردووە ئێوە چۆن هەڵبژێردراون ئەبێ لیژنەی داوەران لەسەر چ بنەمایەک هەڵبژێردرێن خاڵی یەکەم لیژنەی داوەران مەسەلەی ئەزمونە باشە خاڵێکی تر مەسەلەی ئەکادیمی بوونە ینی گرنگ نییە تەمەنت چەند بە گرنگەوەیت و ئەزمونێکی باشت هەبێت بەڵێ هیچ پەیوەندی بە تەمەنەوە نییە ینی ئەکرێت کەسێکی لە تەمەنێکی گەنجە ببێ بە لیژنەی داوەران بەڵام ئەزمونی هەبێت یەکێک لە خاڵەکانی تر ئەوەیە کە ئەکادیمی بێ ئەگەر ئەکادیمیای خوێند بێ باشتر ینی ئەکادیمیاشی خوێند بێت و ئەزمونیشی هەبێ خاڵێکی باشترە بەڵام ئەگەر ئەکادیمیای نەخوێند بێ و بەڵام ئەزمونی زۆر بێ هیچ کێشەیەکی نییە ینی ئەزمون زۆر گرنگە بۆ مەسەلەی فیلمساز و بۆ مەسەلەی لیژنەی چی هەڵبژاردن بێ سلێکشن بێ یان بۆ ژووری داوەران بێ دەستە خۆش بێ کاک شاخەوان پاش کەمێکی دیکە براوەکانی نێو خولی فستیڤاڵی کورتە فیلمی کوردی دیاریەکرێت تاوەکو ئێستا خەڵاتەکان یاخود براوەکان دیاریکراون یاخود جارێک کاتمان ماوە نەخێر ئەمڕۆ سیانزەی مانگە ئەتوانم بڵێم نزیکەی 20 ڕۆژە بێ ئێمە خەڵاتەکانمان دابەش کردووە و ئەنجامەکانمان تەسلیمی بەڕێوەبەرێتی فستیڤاڵ کردووە ئێمە هیچ پەیوەندێکمان بەو خەڵاتانەوە وەکوی کە ئێستا ئێمە فیلم ببینین و دەرەجە دیاری کراوە ئێمە دیاریمان کردووە لە شوێنی تر دانیشتوین و هەموو خەڵاتەکان دیاری کراوە هەمووی کاک شاخەوان دیاریکردنی ئەم فیلمانە کە بۆم فستیڤاڵانە بەشدارە بن چەند کاتێ بۆ ئەوی کە بڕیاری لەسەر بن چۆن عەفو ببورە کاتی چەندێک پێویستە بۆ ئەوە ئێوەی لیژنەی داوەران بڕیار لەسەرم فیلمە بن ماوەی چەندێکیوێ بۆ هەڵبژاردنی ئەو فیلمانە ئێمە فیلمەکان ئەوەی کە هاتوتە بەردەستمان 25 فیلم بوو 25 کورتە فیلم لەگەڵ 4 کورتە فیلمی دوکۆمنتەری بوو ئەڵبەت ئێمە لەسەر ئەساسی ئەوەی کە کاتمان بۆ بگەڕێتەوە چکە بڕیار بۆم فستیڤاڵە 4 بکرێ بۆی کاتمان بۆ بگەڕێتەوە هەر یەکەی لەلایەن خۆمان و ئێمە فیلمەکانمان بینی هەر یەکەی خاڵی خۆمانماندانە لە پاش ئەوە دیسانەوە لیژنەکە دانیشتینەوە فیلمەکانمان سیر کردەوە خاڵەکانمان گفتوگۆ کرد ئەو بابەتانی شوێنی گفتوگۆی لێبووە گفتوگۆمان لەسەر کرد خاڵەکانمان سابت کردووە ینی ئاوا ئێمە بۆی کاتمان بۆ بگەڕێتەوە فیلمەکان پێم وابێ لە 150 فیلمێک ئەو 25 فیلمە 29 فیلمە هەڵبژێرا بوو بەڵێ کاک شاخەوان لەو بڕوایان بۆ ساڵی داهاتوو ئەم فستیڤاڵە خولی دووەمی ببینینەوە واتە تاوەکو ئێستا هەموو شتێک بە باشی بەڕێوە چوە لەخوا بەزیابێت تا ئێستا یەکێکە لە فستیڤاڵە باشەکان بەو ئیمکانیاتە کەمەی کە لە بەردەستی بەڕێوەبەرانی فستیڤاڵا بووە ئەلبەت بە ئەوە بڵێن کە ئەبوایە ئەم فستیڤاڵە زۆر گەورەتر بێ بە حکمی ئەوەی یەکەمین فستیڤاڵی کورتە فیلمی کوردی لە شاری سلێمانی کراوە لە ساڵ 1999 خۆم بەشدار بووم لەو فستیڤاڵە و خەڵاتیشم بردووە لەو فستیڤاڵەیە بەداخەوە کە دوای 3 خول فستیڤاڵەکە وەستا دوایەوە دیسانەوە دایری سینەما فستیڤاڵی کردەوە لە 4 خولا وەستا بەداخەوە ئەم شتانە
ئەبواە پەری پێبن ئێستا خۆزگە بمان وتایە ئەمە خولی 28مین فستیڤاڵی سلێمانیە ینی خولی 28مین بێ نەک یەکەم یا دووەم یا چوارەم بێ هیوادارم ئەمەشیان نەوەستێ پەری پێ بێ بڕوا حکومەت بیر لەوە بکاتەوە کە ئەمە بەردەوام بێ بەردەوام گەورەتر بێ دەستە خۆش بێ کاک شاخەوان و لە ژوورۆ پێم وا بە پێویستیان بە تۆیە بۆیە زیاتر لە کاتە ناگرین زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی کاک شاخەوان سپاس بۆ ئێوە ژماندوو نەبن زۆر سپاس بۆ تۆش ئازیزان بێگومان ئێمە بەردەوامە بین و میوانێکی دیکەمانە بێت لە کورسات مەگەزینەوە کە هاوکارانمان پاشکەمێکی دیکە ئەو میوانە هێنووە لە ئێرە ئامادەی ئەبێت و وایەکێک لەو کورتە فیلمە جوانانەی کە بە هەمان شێوە لەنێو فستیڤاڵەکە بەشداری کردو و ئەو وەکو دەرهێنەرێک بێگومان فیلمەکەی خۆی بەشداری پێکردووە و ئەو میوانەی کە ئێستا لەگەڵمانایە و فیلمەکەی بەشدار لە نێو فستیڤاڵەکە کاک مەزلوم بارانە کە بەڕێزیان دەرهێنەرن و بە کورتە فیلمی خەونی بێزمان بەشداری لە نێو فستیڤاڵی کورتە فیلمی کوردیا کردووە کاک مەزلوم ئەم کاتە و باش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس کاک مەزلوم چیرۆکی ئەم کورتە فیلمی خەونی بێزمان باسی چیەکە؟ چیرۆکە کورتە فیلمە خەونە بێزمان قاڵە کەچکەکە بچووک 5 ساڵیت کە ترسە زمانەوێ وندا ببێ ji ber ku şêmber difikret bê qêwê bi awayekî fîzîkî zimanê winda be ditirse û li hemberî vê tê dikoşe serpêhatiya wê rojekê ye rojekê ji bo ku zimanê xwe winda neke keçeke tim da axive me wê kişand çîroka filme be کاک مەزلوم بیرۆکەی ئەم کورتە فیلمە لە چیەوە دروست بووە؟ بیرۆکەی کورتە فیلمەکە چییە؟ چۆن دروست بوو؟ کورتە فیلم کورتە چیرۆکێکە گالیسی هەبوو لە گالیسیای هەرێمەکە سپانیایە هەمان چیرۆک مژوێ دەرێ وەرگرت چیرۆکە فیلمە مە ژوێ دەرێ وەرگرتنە ئاداپتاسیۆنێکە ژوێ دەرێ دوور دەژێ پرسکرێکە زمان هەیە کێچکێک بچووک ترسێک و زمانەی وندا بێ مەلیارن ڕەوشە گالیسیای و ڕەشە باکووری کوردستانێژی پڕ دشبە هەبێ چه پۆلیتیکایên pişaftinê çi ji bîrkirina ziman û dakirina ziman pir dişibe hebe her wiha li Bakurê Kurdistanê jî ev pirsgirêk heye ji ber perwerdehiya em bêjin zimanê Kurdî tune ye zarok êdî hêdî zimanê xwe ji bîr dikin û da dikin yanî gelek bapîr û dapîr û nêvî ji hev fêm nakin me xwest se bal bikişinin ser vê زۆر جوانە بیرۆکەکە زۆر جوانە خەونی بێ زمان یعنی بۆی کە زمانی خۆمان لە یاد نەکەین کەواتە لە ئیسپانیەوە وەرگیرا و لە هەمان کاتشە لە باکووری کوردستانیشە نمایش کراوە ئەم کورتە فیلمە وایە نمایش کراوە پێشتر زۆر باشە کاک مەزلوم بەسێکی ئەومان بۆ بکە کە لە نێو ئەم کورتە فیلمەیە چەند ئەکتەر بەشدارن تێە پڕانی ئەختەرێکە بچووک ئازارۆک هەیە جارە یەکەم ئەو ji derket ber kamerê cara yekem dilêzîne lîstik van bû ne profesyonel bû amatör bû xeynê wê jî işte du karakterên sê karakterên sereke hene qasê deh jî fîgûran karakterên yanî lîstikvanên alîkar hene qasê deh duwazda kes کەواتە دەبوو 12 کەس بەشدارن لە نێو ئەم کورتە فیلمەی بەرزستانە زۆر باشە باسێکی ئەم فستیڤاڵەمان بۆ بکە با بزانین فستیڤاڵەکەت بەلاوە چۆن بوو و حەز ئەەکەی بۆ ساڵانی داهاتوش بەردەوامی هەبێت و ئەگەر بەردەوام بوو دووبارە تۆ بەشداری لە نێو ئەم فستیڤاڵە بکەیتەوە و فیلمەکەت بەشداری پێ بکەیت بڕاستی فستیڤال ji بۆ سینەماگەرە جێکی پڕ گرینگە gelek filmên Kurdî taybetî cihê nîşandanê nabînin yanî filmên Bakur nayên başûr ê başûr li Bakur tinin heke festîval tune bin ne pêkanê ku bînerên Silêmanî filmê me bişopînin ji ber vê pir xebateke pir girîng e her wiha kurte film yekçar nayên dîtin belav nabin nayên nîşandan law me xebateke pir girîng e birastî yanî em dixwazin her sal berdewam bike her biçe berfirehtir be dibe ku salên pêş te wek kargeh gotûbêj master class tiştên vî rengî jî lê zêde bibe û her biçe mezintir be em dixwazin yanî ev xebat berfirehtir be em jî bi awayekî tevlî bibin perçeyekî wê لو مام سپاس دکن نه جبو اکو فستیوال ارگانیزه کرده چه کرده سپاس یخ پیشکش کش بوان بێگومان سپاس بۆ تۆش کاک مەزلوم جا پێمان بڵێ ڕەوشە فیلمە ji باکووری کوردستانە چاوایە براستی دەمام شۆپینن پڕ کێم بەرهەم هەنە کێم فیلمتێن çêkirin belê her diçe ew asta filman bilindtir dibe çîrokê wan kêşanê wan teknîka wan her çiqat çe baştir dibe hani awayekî erînî ez dinêrim
ez bawerim demên pêş de bi saya van festîvala. Festîval jî motive dikin, rêve dikin. Ez dibêm were asteka bilindtir sînemaya Kurdî. Her diçe bi pêştir dikeve, baştir dibe. Hêviyem ew ê wê baştir jî bibe. کاک مەزلوم ئەف جارە یەکەمە تو دیتە سلێمانی چاوا بوو. Rastî cara yekem em pir merak dikir Silêmanî jî bajarekî zor xweşik ciwan e. Ez pir kêfxweş bûm festîval jî bû sedem ji bo ku ez bêm werim vê derê jî bibînim. Lewma divê berdewam bike festîval. Hem sînemagerên Kurd li vê derê hev dicivin, hem sînemahêz li hev dicivin, hem jî çîrokê me li hev tê nasîn, diçe tê yani. Pir spas dikim ji bo vê jî dîsa. زۆر سپاس بۆ تۆش کاک مەزلوم هیوادارین کورتە فیلمەکەی تۆش بە هەمان شێوە سەرکەوتوو بێت و بتوانێت خەڵاتێک بێرێتەوە لە نێو ئەم فستیڤالەیە. دووبارە زۆر سپاس بۆ تۆ کاک مەزلوم، هیوای سەرکەوتنە بۆ خوازین. سپاس خۆش، ئەم سپاس دکن ji bo wê ji bo vê festîvalê jî organize kirin, ji bo sînemahêzên Silêmaniyê jî spasiyok pêşkêş dikin. دووبارە زۆر سپاس بۆ تۆش کاک مەزلوم، زۆر سپاس. جا ئازیزان بێگومان وەکو ئاماژەم پێکرد پاشکەمێکی دیکە براوەکانی یەکەمین خولی فستیڤاڵی کورتە فیلمی کوردی دیاری ئەکرێت و وەکو لیژنەی داوەرانیش کاک شاخەوان ئاماژەی پێکرد. بێگومان پێشووتر لەگەڵ لیژنەی داوەران تەماشای تەواوی فیلمەکانیان کردووە و فیلمە براوەکانیان هەڵبژاردووە و بێگومان پاشکەمێکی دیکە دیاری ئەکرێت کە کامە کورتە فیلم واتە ئەم فیلمانەی کە لە پشتی منەوە دەرئەکەوێت کامیان ئەبنا براوەی خەڵاتی خولی یەکەمی فستیڤاڵی کورتە فیلمی کوردی کە تاوەکو ئێستاش نمایشکردنی بەشێک لە کورتە فیلمەکان ماوە، بەڵام وەکو ئاماژەشم پێکرد بێگومان دیاریکراوە کە چی ئەبێتە خاوەنی خەڵات، بەڵام براوەکان خۆیان نازانن چێن و ئەوانشی کە فیلمیان نەبردێتەوە بێگومان بەشداریکردنیان لە نێو ئەم فستیڤاڵەیە خۆی لە خۆیان خەڵاتێکە، خۆی لە خۆیان سەرکەوتنێکە کە توانیویانە فیلمەکەی خۆیان بەشداری پێ بکەن و وە لە نێو ئەم هەموو فیلمەیە کورتە فیلمەکانی ئەوان یاخود دۆکمنتاری بەڵگە فیلمەکانی ئەوان بتوانن بێنە نێو چێبڕچێی نێو ئەم فستیڤاڵەوە. جا ئازیزان ئێمەش تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردنەوە بێگومان لە کورساتی شەوە پێتانەڵێن کە براوەکانی نێو ئەم فستیڤاڵە چی بوو بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.